کۆمەڵگەی پیرەمێردی پسپۆڕیدان لە شاری سلێمانی شوێنێکە کە ڕۆژانە لە کاتژمێرە جیاوازەکانی شەوانە ڕۆژە خزمەتگوزاری پزیشکی تایبەت بەددان پێشکەش بە چارەخوازان دەکات لە ئێستادا ئەم کۆمەڵگەی پزیشکیە لە ئاستی نەخۆشخانەکانی عێراق پلەی یەکەمی بەدەستهێناوە جا بۆ ئەوەی کە زیاتر زانیاری وەربگرین لەسەر ئەوەی کە بە چ شێوەیەکی تایبەت لە ئەم نەخۆشخانەیە خزمەتگوزاری پزیشکیەکان پێشکەشەکرێت ئەڕۆینە لای بەڕێز بەڕێوبەری بەشی ددان لە بەڕێوبەرایەتی نەخۆشخانەی سلێمانی بەڕێز دکتۆر نەریمان ئەحمەد کە بەڕێزیان زیاتر لەسەر ئەم دەستکەوتنی ئاستی یەکەمە لە عێراقا زانیاریمان پێشکەشەکەن دکتۆر نەریمان سڵاوی لێبێت زۆر بەخێر بێت دکتۆر لەسەر ناونیشانەکە ئەگەر تێبینیەکەت هەیە یان ڕاستکردنەوەی دروستە دکتۆر نەریمان بابینە سەرەوەی کە لەگەڵی کە پیرۆزبایی لە بەڕێزە دو هاوکارانتانەکەین لە ئەم کۆمەڵگەی پزیشکی و ماندوونەبوونتان پێ ئەڵێن هەر یەکەم جار ئەگەر با بە زانیارێکی زیاتر لەسەر نەخۆشخانەکەتان دەست پێ بکەین لە کەیەک ئەم نەخۆشخانە کراوەتەوە کاتەکانی ڕۆژ یان شەوانە ڕۆژ کە خزمەتگوزاری پزیشکی تیای پێشکەش بە هاوڵاتیان نەکرێت کە یان لەخۆ ئەگرێ فەرموو سپاس سەرەتا باینتان باش بەیانی بەڕێزت باش بینەرانی خۆشەویستی کورسات باش لە چوارچەوەی هەوڵەکانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بۆ بەرەو پێشبردنی سێکتەری تەندروستی و پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری خزمەتێکی بەرچاو لە بواری نەخۆشیەکانیدان لە سنووری سلێمانیدا دەکرێت دیارە لە شاری سلێمانی 5 سنتەر هەیە تایبەتە بە خزمەتگوزاریەکانی دەمودان یەکێک لەوانە کە سنتەرێکی گەورەیە کۆمەڵگەی پیرەمێردی پسپۆڕیدانە کە ئێستا جەنابتان باستان کردووە دواتر سنتەری شۆڕشیدانە کە ئەمەش هاوشێوەی کۆمەڵگەی پیرەمێردی پسپۆڕیدان سنتەرێکی گەورەیە و هەروەها سنتەری شەی سەردار ئەویش سنتەرێکی گەورەیە تایبەتە بە نەخۆشیەکانی منداڵان و سنتەری فاقی حاجی عەلی و سنتەری ڕاستکردنەوەی دان ئەویش سنتەرێکی تازە لەم ساڵانەی دواییدا کراوەتەوە واتە خۆشبەختانە لە شاری سلێمانی ئێستا 5 سنتەری گەورە هەیە کە خزمەتگوزاری تەندروستی ددان پێشکەش دەکات سەرڕای ئەم سنتەرە گەورانە لە مەڵبەندە تەندروستیەکانیش کە 57 مەڵبەندی تەندروستی هەیە لە سنووری شاری سلێمانی و دەوروبەری کە بەشیدان هەیە لەو مەڵبەندە تەندروستیانە کە پزیشکیدان سەرقاڵی چارەسەرکردنی نەخۆشیەکانی دەمودان ئەمە ئامارێکە بۆ بەرچاوڕوونی بەڕێستان بۆ ئەوی بزان کە لە سنووری شاری سلێمانی لە هەر منتقێکی شاری سلێمانی مەڵبەندێکی تەندروستی هەیە کە خزمەتگوزاری تەندروستی دەمودان پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویست دەکات. بەڵێ دکتۆریان پێوە چییە بۆ کۆمەڵگەی پیرەمێردی پسپۆڕی ددان کە وەک باشترین کۆمەڵگەی تەندروستی دەنیشان کراوە خۆی کۆمەڵگەی پیرەمێردی پسپۆڕیدان لە ساڵانی زۆر دیارە خستخانەکەیە و ناسراوە بە خستخانەکە دیارە لە شەقامی پیرەمێردا و تقریبا حەڤە کورسیدان لە خۆ دەگرێت و 25 پزیشکی پسپۆڕیدان کاری تیا دەکات و جگە لەو پزیشکە خۆبەخشانەی کە من لێرە و ڕێزم هەیە بۆ هەمان کە بە خۆبەخشانە ماندوانە دەسۆزانە خزمەت دەکەن بەداخەوە نزیکەی 6 ساڵی توریدان تاعین نەبووە ئەو دکتۆرە گەنجانە خۆبەخشانە داوامی تیا دەکەن هاوشانی پزیشکە پسپۆڕەکان داوامی تیا دەکەن و لە ماوەی پێشوە دیژنەیەک لە بەڕێوەبەراتی بەسترەوە هاتووە سەردانی سنووری سلێمانی کردبەوە خولی بۆ کارمەندانی کۆنتترۆل ئینفێکشن وتۆتەوە لە ناو سنووری بەڕێوەبەراتی سلێمانیدا دیارە دوای خولەکە سەردانی چەند نەخۆشخانەیەکیان کردووە لە شاری سلێمانی دواتر سەردانی کۆمەڵگەی پیرەمێردی پسپۆڕیدانیان کردووە و لیژنەکە بە ئاعترافی خوان زۆر سەرسامون بە پاک و تەمیزی خستەخانەکە بە پێشکەشکردنی ئەو خزمەتگوزاری کە لە خستخانەدانەکە پێشکەشی هاوڵاتیان دەگرێت و بە قسەی خوان لیژنەکە زۆر سوپاسی ستافەکان کردووە وتوانە ئەمە تا ئێستا ئەم ئەزمونەمان لە خستخانەدانەکە لە هیچ شوێن نەبینیوە لە خستخانەدانەکە نەبێت کە زۆر پاکە و کۆنتترۆل ئینفێکشن ڕۆڵێکی زۆر سەرەکی بینیوە و زۆر سەرکەوتوو بۆ تایدا بۆیە وتوانە ئێمە کە گەڕینەوە ئەم ئوزمونەی کە لە خستخانەدانەکە پەیڕەو کراوە ئێمە
محاولاکەین سوودی لێوەگرین و لە خستخانەکانی خۆشمان بەکاری بین دیارە پێوەرچێ بۆ ئەوەی کە بە پاکتنی خستخانە دەستنیشان کراوە دیارە پاک و تەمیزیە دیارە کۆنتترۆل ئینفێکشن بە مانا کوردەکەی واتە کۆنتترۆلکردنی پیسبووەکان واتە ئێمە یعنی ڕێگری دەکەین لە نەخۆشیە گواستراوەکان دیارە لە سێ سیلکە لە کلینیکی دانەکان لە یعنی لە خزمەتگوزاریدان لە بەشی ژنان و مناڵبوون لە بریم 5 لە نەشتەرگەری بچووک دیارە لەم فیلدانەیە ڤایرس ئەگوازرێتەوە لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی تر لە ستافی ئێمە پزیشکیدان معڕەزە بۆی کە تووشی ئەو نەخۆشیانە بن دیارە کۆنتترۆل ئینفێکشن لێرەدا ڕۆلی سەرکی خۆی ئەبینێ بۆ ئەوی ڕێگری دەکات لە گواستنەوەی ئەو نەخۆشیانە لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی تر لە نەخۆشێکەوە بۆ ستافەکانی ئێمە لە ستافەکانی ئێمەوە کۆنتترۆل ئینفێکشن ڕۆڵێکی بەرچاوی بینیوە و هەموو پێوەرەکانی زۆر سەرکەوتوو بووە بۆیە جێی خۆشحاڵی خستەخانەکە پلی یەکین بەدەستهێناوە لەوڕۆ هەر سەرکەوتوو بن دکتۆر نەریمان ئێستا بەدەستهێنانی ئەم ئاستا لە ئاستی نەخۆشخانەکانی عێراق تا چەند گرنگی هەیە بۆ ئەوەی کە ئێستا نەخۆشخانەکانی ئێوە یان بە شێوەیەکی گشتی لە سلێمانیە لە هەرێمی کوردستان گرنگیەکی زیاتری پێ بدرێت بەتابەت لە ئاستی عێراقا لە هەموو من ئەگەر وەکو باسی کەرتی تەندروستی دەمودانەکەم ئەو شوێنانەی کە باسم کرد بەڕاستی سنتەری شۆڕشی دانیش وە سنتەرەکانی تر وە تەنانەت مەڵبەندە تەندروستیەکانی سنووری پارێزگای سلێمانی بیرمان نەچێ بە ماندووبوونی پزیشکانی دان بە ماندووبوونی کارمەندانی تەندروستی ستافەکە تەنانەت بە ماندووبوونی بەڕێوەبەر و ستافەکان لەسەر و هەمیانە و بەڕێز بەڕێوەبەرێکیشی مسلمانی کە هەمیشە هاوکار و پاڵپشت بۆ بەرەو پێشبردننی سێکتەری تەندروستی لەم ناوەندا بەڕاستی زۆر پاک و تەمیزە و بیرمان نەچێ ئەو دوو سنتەرە سنتەری شۆشیدان و سنتەری پیرەمێردان گەورەترین سنتەرە لە شاری سلێمانی و زۆرترین ڕێژەی دانیشتوانی شاری سلێمانی ڕوودەکەنە ئەم خستەخانەیە زۆرترین ڕێژەی دانیشتوانی شاری سلێمانی چونکە متمانیان بە خستەخانەکەیە دەزان زۆر پاک و تەمیزە و پزیشکی پسپۆر کاری تیا دەکات و هەموو جۆرە چارەسەرێک لەم خستەخانانە دەکرێت و ئەو مەڵبەندە تەندروستیانەی کە بەشی دانیشتیایە ئێمە گرنگیی زۆرمان پێیاوە لە ڕووی پاک و تەمیزیە و لە ڕووی پێشێژنی خزمەتگوزاریەوە لەبەرەوە لە هەموو ناوەندەکانی تەندروستیە لە ناو نەخۆشخانە گەورەکانی شاگەن باسی نەخۆشخانەی شار و ئەو نەخۆشخانە گەورانە بکەن کە عملیاتی گەورەی تیادەگرێت دیارە کۆنتترۆل ئینفێکشن ئێستا زۆر پێشکەوتووە لە شاری سلێمانی بۆیە هەمیشە شاری سلێمانی بە پێشەنگی کەرتی تەندروستی بۆ لە چاو شارەکانی عێراق هەمیشە هەموو ساڵێ گوێبیستی ئەو قسێ دەبین کە شاری سلێمانی پێشەنگە لە بواری تەندروستیا بە خۆشحاڵیەوە. بەڵێ دکتۆر پێشتر لە کۆمەڵگەی پسپۆڕی پیرەمەردی ددان دەست پێشخەریەکتان کرد کاتی داوامکردنتان زیاد کرد لە شەفتێکەوە بۆ 2 شەفتەوە بۆ زیاتریش ئێستا داوامکردنی کۆمەلگاکە چۆنە؟ کۆمەڵگەی پیرەمێردی پسپۆڕیدان بەیانیان داوامی تیاکرێت لە سەعات 8:30 تا سەعات 12:30 و دوانی وەڕوان دەبێتە کلینیکی ڕاوێژکاری کلینیکی ڕاوێژکاری بە مانای ئیستشاری دێ لە سەعات 2 داوامی تیا دەکرێتدا سەعات 6 و جاران هەر دوو داوامی تیا بوو بەڵام زۆر هاوڵاتی پەیوەندیان پێوە دەکردین شەوان ئازاری دانیان هەبوو خۆتان دەزان ئازاری دان زۆری سەعاتجا زۆربەی کار لە شەوان کە ئازار تەبێ نازانیت چی بکە یعنی جاری وە یعنی خەوت لێ ئەرزێنێ ئارامید ناهێڵێ شەوان تەلەفۆنیانەکرد نایانەزانی ڕووبکە نەکوێ بەڕاستی جاری وا لە سەعات 9 شەو 10 شەو 11 شەو لەبەرەوە ئێمە پێشنیارمان کرد بۆ بەڕێز بەڕێوەبەری گشتی سلێمانی ئەویش زۆر پێشنیارەکەی پێپەسەند بووە هەوڵت جدیماندا کە کۆمەڵگەی پیرەمێردی پسپۆڕیدان شەوانە بکەینەوە لە سەعات 7 شەو تا 11 شەو بە هەمان سعری استشاری کە سعرێکی زۆر مناسبە بۆ هەوڵاتیان خۆشبەختانە ئێستا ئەو خستەخانەیە 3 دەوامی تیا دەکرێت ئاخر 3 دەوام زۆر قورسە هەموو ستافەکان هەموو پزیشکەکان هیلاک دەبن بەڕاستی و لەگەڵ ئەوەشدا ئێستا شەوان هەموو شەوێن نەخۆش ڕوو دەکاتە ئەو خستخانەی و بە خۆشحاڵیەوە بەرانی کەمەوە نزیکەی 20 بۆ 40 نەخۆش شەوان ڕوو دەکەنە خستخانەی دانەکە چارەسەر وەردەگرن کاتەکەی تاکەی کراوە لە سەعات 7 ئێوارە تا سەعات 11 شەو هەموو شوێن مەعەدا جومعان دەبێت خۆ دەنزان جومعان پشووە لە هەموو شوێن زۆر باش ئاستی چارەسەری کێشەکانی دان ئێستا بینین کلینیکی زۆر کراوەتەوە لە
ئاستی هەرێمی کوردستان وەکو ئەگەر بەراورد کاریە بکەین ئاستی خزمەت گوزاریەکان چارەسەرەکان جەناب چۆن باسی ئەکەیت لە چ ئاستێکایە؟ ئاستی خزمەت گوزاریەکان ئەگەر لە مەڵبەندە تەندروستیەکان و دەست پێ بکەم کە 57 مەڵبەندی تەندروستی هەیە لە سنووری پارێزگای سلێمانی 29یان لە ناو شاری سلێمانیان کە بە نمونە لە ڕاپەرین مەڵبەندی تەندروستی ڕاپەرینمانی ڕاپەرین نوێشمانێ لە بەکرەجۆ شێ دکتۆر ڕێبازمان هەیە لە ئیبراهیم محەممەد مەڵبەندی تەندروستی مامۆستا ئیبراهیم محەممەدمان هەیە لە منطقەی چوارباغ مەڵبەندی تەندروستی چوارباغمانێ لەم شوێنانە وەک پێم وتی هەموو خزمەت گوزاریەک پێشێش دەکرێت بە نمونە پڕکردنەوەی دان پاکردنەوەی دان چارەسەرکردنی دان گرتنی تشکی بچووک پێری ئەپیکەڵی پێ دەڵێن بەڵام لە سنتەرە گەورەکان وەکو پیرەمێرد و پسپۆریەکان هەموو جۆرە چارەسەرکردنێت دەکرێت یعنی ئەو چارەسەری کە لە کلینەکە تایبەتەکان دەکرێت لە سنتەرەکانی ئەمەش دەکرێت هەموو جۆرە چارەسەرکردنێک دەکرێت پڕکردنەوە پاکردنەوە نەشتەرگەری بچوو نەشتەرگەری کێشانی دانی ئاقلی پێ دەڵێن یعنی هەموو جۆرە چارەسەرێک دەکرێت بۆیە وەگوتمان ڕێژێکی زۆر لە دانیشتوانی شاری خۆشەویست شاری سلێمان ڕوو دەکەنەوە دوو سنتەرە لە بەروی دەکرێت لە بەڕێزت کرد زۆر جار ئەگەر قسەکەت لەبیر نەشێتەوە هەندێک جار هەیە هاوڵاتیان ئەچنە لای پزیشکێکی پسپۆڕی دانیان یا بۆ پڕکاتەوە یان ئێستا گرفتێکی تری هەیە بۆیان چارەسەرەکە دواتر لانێت تۆزێک لەیان هەبێت ئەمە تەنیا بەت نییە بە بۆ نمونە نەخۆشخانە حکومیەکان لاانێ لە ئاستی ناحکومیەکان شەر بەم شێوە تا چەند ئێوە گوێتان لەوا بێ هاوڵاتیان بە ڕەزایەت ئەچنە دەرەوە ئەزانی چۆنە خۆی لە هەموو شوێنێ کە تۆ دانێک بۆ نەخۆشیە پڕەکەیتەوە معرەزە ینی ئەو حەشوێ دەربێتەوە ئیتر چ لە کلینیکی تایبەتی بێت چ لە خستەخانەی حکومی بێت چ لە کلینەکان بێ عین لە هەموو شوێنێ ئەوە ڕوئەدا دڵنیا بە ئەوە ڕوودەدا بەڵام ینی وەک پێم وتی هاوڵاتیان ئەوەنی من بزانم ڕەزامەندن ڕەزامەند نەبوونە ئەو ڕێژە بەرچاوە ڕووی ئەکردە پیرەمێرد و پسپۆریدان هەر بۆ زانیاری بەڕێستان لە 6 مانگی نوێی ئەم ساڵدا ئەگەر هەڵەنەوەم 57355 کەس ڕووی کردوتە تەنها سنتەری شۆڕشیدان و پیرەمێریدان لە پیرەمێریدان نزیکەی 13000 نەخۆش ڕووی کردوتە پیرەمێریدان 14000 نەخۆش ڕووی کردوتە سنتەری شۆڕشیدان ئەم ڕێژەیە زۆر زۆرە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا ئەمە ئەگەر نەخۆشەکان ڕەزامەندەمە ڕووناکەن ئەو شوێنە وەزائیدەن لەبەر ئەوەی سنتەری شۆڕشیدان و پیرەمێریدان سعرەکانیان کلینیکی ڕاوێژکاریە سعرەکانیان زۆر هەرزانتر لە چاو کلینیکی تایبەتی ئاخۆتانەزان ئێستا بار و زروفی هاوڵاتیان بەهۆی نەبوونی موچە و دواکەوتنی و موچۆ جێگر نیە لەبەرەوە سعرەکان زۆر مناسبن بۆیە ئەم خستەخانانە زۆرترین خەڵک ڕووی تێدەکا جاویستم ئەوەشت پێ بڵێم هەموو جۆرە چارەسەرەکان لە سنووری پارێزگای سلێمانیا دەکرێت ئەلە ماوەی پێشوە تەنها زەرعن ئەکرا چانی دان ئەکرا بە خۆشحاڵیەوە ئێستا چانی دانیش لە نەخۆشخانەی فێرکاری لە بەشی چانی دانەکە ئەکرێ بێ بەرامبەر بۆ کەسوکاری سەربەرزی شەیدان بۆ زیندانیانی سیاسی بۆ پێشمەرگە قارەمانەکان بەڵام بۆ هاوڵاتیانی ئاسایی بە سعری حکومت دەکرێت بە نرخی حکومت دەکرێت خۆشبەختانە ئێستا چانی دانیش هەیە لە سنووری پارێزگای سلێمانیدا لە بەیانیاندا. باشە دکتۆر دیاریکردنی کۆمەڵگە تەندروستیەکە وەک باشترین و خاوێنترین کۆمەڵگەی تەندروستی لە تەواوی عێراق لەسەر ئاستی عێراق ئەرک و بەرپرسیارەتی کارمەندان و پزیشکان قورسترەکات پلانتان چییە تا خزمەتێکی زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکەن تا بەو باشترین و پاکترینە بمێنێتەوە کۆمەڵگەی تەندروستیەکە ئەوە جێ خۆشحاڵی من هەر حەزەکەم سپاس و پێزانیمان هەیەوە دەستخۆشی لەو بەڕێوبەر و تەواوی ستاف و دکتۆرە بەڕێزەکانەکەم کە بەڕاستی ئەو خستەخانەیان زۆر بە پاکوتەمیزی بە ستانداردی جیهانی بەڕێوە بردووە ئەمە ئەرکی ئێمە خروستر دەکات لە بەرامبەر بە هاوڵاتیان زیاتر هانماندەدا بۆ ئەوەی خزمەتگوزاریەکان باشتر بێ و کوایتر بێ و لە ئاست ئەوە بێ کە هاوڵاتیان لێمان ڕازی بن. باشە دکتۆر وەکو ئامێرە پزیشکەکان بێگومان نەزانین لە ئێستا بەردەوام خەریکە ئامێری پزیشکی هەر بۆ نمونە لە بواری ددانیشا دێتە بازاڕەوە تا چەند نەخۆشخانەکەی ئێوە سوودمەند بووە لەم ئامێرانە؟
ئێمە ئامێرەکانمان هەمی تازێ بە خۆشحاڵیەوە زۆر کات هەرچ ئامێرێکمان پێویست بێ من ئێمە پێشکەشی بەرز بەڕێوەبەری گەشتنی دروستلێمانی دەکەین و ئەویش هەمیشە هاوکارە بۆ بەرەو پێشبردنی سێکتەری تەندروستی دەمودان لە شاری سلەیمانیدا ئامێرەکانمان زۆر پاکتەمیزن و هەمیان کوالیتیان زۆر باشە بە خۆشحاڵانە. بەڵێ دکتۆر سەبارەت بە ئەوەی کە نەخۆشخانەکە وەکو باشترین و پاکترین نەخۆشخانە لەسەر ئاستی عێراقا دیاری کراوە ئەوکرێ بڵێن ئەمە سوود و گرنگی هەیە هەم بۆ نەخۆشخانەکانی تەواوی هەرێمی کوردستان و بەتایبەت بۆ شاری سلێمانی بە تاکید کاریگەری خۆی ئەبێ و ئێمە وتمان ئەو لیژنەیە سەردانی سنتەری ینی کۆمەلگای پیرەمێردی پسپۆڕیدانی کردو لەوا چێ ئەو لیژنەیە ئەگەر مەجاالیان هەبوو بێ سەردانی سنتەری شۆڕشیان کردایە هەمان قسان دەکرد چونکە ئەو خزمەتەی لە پیرەمێرد دەکرێت هەمان خزمەت دەکرێت لە سنتەرەکە ئەو ستافە ماندووە لە سنتەرەکەش بەڕاستی ماندووە لە هەموو مەڵبەندە تەندروستیەکان ستافی پزیشکانیدان ماندووە بەڕاستی وە پێوەرەکانی ژوەک باسمان کرد کۆنتترۆڵین فێشنە کۆنتترۆڵین فێشن زۆر گرنگە بەڕاستی ینی تۆ جاری وا هەیە نەخۆشێک سەردانی دکتۆرێکی دانەکان نەخۆشێک سەردانی دکتۆری ژنان و مناڵبوونەکە یان نەشتەرگەریی بچووکە بێ بەهۆی ئەوە تووشی ڤایرەسی جگەر دەبێت بە نمونە یانی دوای ئەوە توانێت دەوات بەداخەوە هەموو سەروەردەکەی دانێت لە پێناو چارەسەرکردنی ئەو نەخۆشیە بەڕاستی کۆنتترۆڵی فێشین لێرەدا ڕۆڵی خۆی دەبینێت بۆ ڕێگری دەکات لە پیسبوون لە بڵاوبوونەوە و لە گواستنەوەی ئەو جۆرە ڤایرۆسان لە نەخۆشیێکەوە بۆ نەخۆشێکی تر لەبەرەوە خۆشببختانە ئێستا لە ئاستێکی زۆر باشدای سنووری سلێمانی و نەگەر سنووری سلێمانی ئێمە لە چواردەوری سنووری سلێمانیەکە چەمچەماڵ دەربەنی خان سەیساق ئەمانە هەموو سنتەر کراوەتەوە هاوشێوەی پیرەمێرد و هاوشێوەی سنتەری شۆڕشیدان خزمەت گوزاریەکان زۆر بە باشی بەڕێوە لە هەموو شوێنانش هەمان خزمەت گوزاری کوانتری کوالیتی کۆنتترۆڵین فێشن ڕۆڵێکی زۆر باشی بینی لەم شارە لەسەر جەم ناوەندە تەندروستیەکان بە نەخۆشخانەکان و مەڵبەندە تەندروستیەکان دکتۆر لەوانەیە هەندێک لە چارەخوازان کەیسەکانیان تایبەت بێت هەرچەند لانێ بەداخەوە لە لای ئێمە ئەگەر کەسێک گرفتێکی لەو جۆرە بێت خۆی ئاشکرا ناڵێ بوون منە توشبوویەکی ئایدز بێت هەپاتیتی هەبێت ئەمانەوە هەیە لە لای ئێوە فایلی تایبەتیان هەبێت بە شێوەیەکی تایبەت چارەسەریان بۆ بکرێت بە تاکیددارە لە ناو نەخۆشخانەکانی سلێمانی و ئامارە هەیە بەڵام خۆشببختان ئێستا هاوڵاتی ئێمە هۆشیارە بەڕاستی جاری وایە نەخۆشەکە خۆی یەت کێشەی دڵی هەیە یعنی راپۆرتی دکتۆری دڵەکەی پێکەڵێ من کێشێم هەیە یەت ئەڵێ من نەخۆشی ڤایرەسی جگەرم هەیە خۆشببختانە تا ئەم دەقەیە لە ئاستێکی باشدایە چونکە بەڕاستی ئەگەر نەخۆشیەکەی خۆی ئاشکرانەکە بۆ دکتۆر بەڕاستی زوڵمێکی گەوراکە لە ستافەکە و زائیدەن لە خۆی چونکە دەبێتە منبعی بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە لە خۆیەوە بۆ چواردەورەکەی ئاستێکی باشدا لە کۆتاییە ئەگەر شتێکت هەبێ بتەوێ ئاماژەی پێبیت من لە کۆتاییدا سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتەوە لە زۆر سپاسی گشت پزیشکانی دانی هاورم دەکەم گشت کارمەندانی تەندروستی دەکەم و سپاسی بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی دەکەم کە هیوادارین بتوانین خزمەتێکی باشتر بە هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلێمانی پێشکەشکەین و لە داهاتوێکی زۆر نزیکدا لە بەرنامەماندا هەیە وەکو بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی وەکو بەشیدان خزمەت گوزاریەک تەقدیمی ئەم شارە بکەین لە عێراقدا نەکرابێت تا ئەم دەقێ واتە بە تەمانی شەڵا کارەکانێتە بەرفراواندا خزمەت گوزاریە تەقدیمی ئەم شاراکەین لە هەموو عێراقدا تا ئێستا خزمەت گوزاریە پێشکەش نەکراوێت بەڵام گوزارێکە بزانرێت چیە چاوەڕوان ئینشاءالله زۆر بەخێر بێن سەرکەوت زۆر بەخێر خۆشحاڵ بووی